سەرۆکی دەستەیە بلندا ناڤەندا لێشا چاندی و جوواکی سعید جردوش نحیا بەعادرێ میهوانی منە مژارێ ئەم دێ بەرفەرەحتر لەگەل کەکی سعید بگرن دەست سلااو بۆتە کەکی سعید کەک سعید دەست پێ کرد گرنگیا وێ پرۆژەی تو چاوادە نرخینە هەلبەت ئەف پێنگاوت پیرۆزش ئالێ حکوومەتە هەرێما کوردستانê و بتایبەت شخصی سەرۆک وەزیران ڕێزدار مەسرور بارزانیش بۆ خزمەتە جڤاکە ێزیدی و نەخاسمە شەریحە ڕزگاربوویە دەستی داعش پێنگاوەکە پیرۆزە ش بۆ دەرمانکردنا برینێت جینۆسایدێ وێ ئێش و ئازارە هەکە وێ شەریحە مەزلوم سەردەستێ تیرۆریستێت بێ وجدان دیتی جەنابێ سەرۆک وەزیران نەبتنێ ئەف منحە هەیڤانە کردە دیاری ڕزگاربوویەن دەستی داعشڕە بەلکو کار لەسەر گەلک پێنگاوە دیتێتەکردن و ژوانجی vekirna senterekî piştevaniya civakî û çareseriya derûnî ku gavêt xurt li vî buharî hatîna avîtin û stafê pispor jî jê re hatiye destnîşankirin da ku bikeviya xizmeta rizgarbûyan da nek ji bo çareseriya derûnî bitinê belkû ji bo dîtina delîva kar jî ji bo wan da karibin cîn û jiyara xwe baştir û xweştir bikin. Helbet wekû hûn agadarin zêdebarî van her du pêngava biryara Wezareta Perwerdê jî û pêy rastparda Cenabê Serokweziran Kak Mesrûr Barzanî hata derxistin têda ew qutabiyet heka hatîne revandin li demê rûdana cînosaydê li sê heştî 2014 xwandinê hatîne birîn hemû dikarin xwandina xwe temam bikin çi ew ê bi emir mezin bûyîn karibin bi rêka proseya xwandina bi dest xwandina xwe temam bikin yan ew ê wî demî ji xwandinê qut bûyîn û pola nehê temam kirîn bê hîç şert û mercekil hemû peymangehê hikûmiyet ser Wezareta Perwerdê ve têna qebûlkirin û hekel xwastin li peymangehê ehlî jî bixwendin hikûmeta Herêma Kurdistanê têçûyê her 5 salê xwandinê pistû xwe vedgirî. Helbet ev pêngavê pîrozîş aliyê Cenabê Serokweziran ve hatîne avêtin ji bo xizmeta vê şerîha mezlûm dilê her takekî êzîdî xweş dike û baweriya wan bi wan bihêztir dike û bi çavekî geştir paşa roja xwe û zarokên xwe dinêrin. Kekê Saîd niha ev pêngavên girîng ku cenabê te bi nav kirin niha hemî bi fermana Serokwezîrê Herêma Kurdistanê ku hatine bicî kirin û pêngavên berferehtir jî girîngtir jî ê ku birê dene dê werin avêtin hikûmeta Iraqê hikûmeta federala Iraqê ku mesela erkê berpirsyariyê ya qerebûkirinê alîkarîkirinê hem dwarê civatî dwarê derûnî wekî te kerem kirî dwarê perwerdeyî de bû civata êzdî bê avêtin hikûmeta federala Iraqê ji bo çi bêdengel çima qet di vî warî de gavekê nabêjê tu çawa dinirxînê kekê Saîd مخابنی و هەکە البیرە جەنابێتەیە حکوومەتە هەرێما کوردستانی پرۆژەیەک ئامادە کردبوو و دادگەهەکە هەفتپشک ئەپێکهاتی دادوەرێت نیشتیمانی و دادوەرێت نێودەوڵەتی پێک بینێ داکو کاربێ سەرەدەریێ دگەل تاوانێن نێودەوڵەتی بکە دا کەیسێ جینۆسایدا ئێزدیا پێش بێخێ هیچ پرۆژە بوو دادگەها فیدرالا عێراقی ڕێل بەرگرت و گۆ ئەم قبول ناکن ئەف پرۆژە بێتە بکەویا وارێ پراکتیکدا و بکەویا وارێ جێبجێکردنێدا ڕاستی هەکە وی دەمی ئەو پرۆژە سەرگەه گرتبایە و گاوێت خورد بەرەو پێش ئاوێتبانە وی بواریدا ڕەنگە نوها کەیسێ جینۆسایدێ گەشت بە قۆناغەکە پێشترجی لێ مخابنی بە حکوومەتە عێراقی هەرچەندە یاسا ڕزگاربوویەت ئێزیدی و پێکهاتێت دی هاتیە دەرخستنش عالیێ پەرلەمانی عێراقی و موچەش بەشێکیش ڕزگاربوویە ڕاهاتینە تامینکردن لێگەلێکش خاڵێ دوێ یاسایە بخەوە گرتین هەتا نوها مخابنی بە نەکەتینە وارێ جێبجێکردنێ یەکش وان خاڵاژی گەڕیان پێ چارەنویسێ وان زێدەترش 1500 گرتی هەتا نوها چارەنویسێ وانت دیارە پێگاوێت خۆرد نەهاتینە ئاوێتن الوی بواریژی دەیان
کەیسێ گۆڕێت بکۆم کوژنۆد و چار گۆڕێ بکۆم ئاخش سەر 61 گۆڕی بکۆم هاتیە هەلدان و هەتانها هەستی کردوان جانگۆریا بەغدایت چاوەڕێی پشکنینە DNAین و ئەفزیدەتر ساڵەکەیە کە سوکارێت قوربانیات چاوەڕێنە ئەو پشکنین بێنەکردن داکو بڕێ و ڕسمێت شایستا ئاخێ بێنە ئەسپارتن بڕاستی سستیلوی ئالیژیدا هەیە و هەکە بێرە بیراتە فەریقەکی یونیتات کارت کرد سەر وی کەیسی مخابنی بە حکوومەتە عێراقی ڕێگری یان کۆسپل بەردانین کو نکاربێ بەردەوامی بکارێ خۆ بدەست بژم الوێ مەهانە احتیمالە دوماهی ئانینێ بکارێ خۆ بینێ بێکە بگەهە ئامانجێت دوماهی بڕاستی ئەف هەموو گازنش حکوومەتە فیدرال تێتەکردن و جڤاکایە زیدیت خوازێک و حکوومەتە فیدرال پێداچوونەکە سیاسەتا خۆ دەرباری وی کەیسی بکە و گاوێت خوردلوی بواری باویژێ نەخاسمە یەکلاییکردنا کەیسێ جینۆسایدێ و ناساندناوێ وەکو جینۆسایدش ئالیێ دادگەها تاوانان نێودەوڵەتی بەداک و قوربانی بێنە قەرەبووکردن و تاوان بارژی بێنە سزادان کەکێ سعید نوها ئەو پێنگاوێن گوژالی حکوومەتە هەرێما کوردستانی بتایبەتیژی پشتی یعنی فەرمانên cenabê Serokvezîr vego hatine avêtin yani duwarê perwerde de duwarê derûnî de duwarê aborî de ji bo wan kesên ku ji destê ev rêxistina teroristiya Daişê rizgar bûyî ku êşeke gelek mezin dîtine di proseyekî berfereh de azarên eştere bêjim dêrûnî cinsî ê ku li wana hatine kirin gelo ev destê alîkariye ku ji Serokvezîriya Herêma Kurdistanê ve bo wan tê dirêjkirin taybetî jî ev projeyên te bi navkirî bo wan tê çûwa tê ev ne bo wan rizgarbûyên destê Daişê tê çûwa tê çi alîkariyê bo rewşa başkirina dêrûna wan dike vegera nav civatê dike keremkeke helbet birînê dwanet kûr têna dermankirin renga مرۆڤ چێ ڕزگاربوویە دەستی داعش ڕە بکە نەبیە بەرامبەری چرکەیەکێ ژوان ئێش و ئازارێت کە سەر دەستێ وان تیرۆریستێت بێوجدان دیتین لێ ئەف پێنگاوێت پیرۆزێت هەکە حکوومەتە هەرێما کوردستانی بتایبەت جەنابێ سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی ئاویتینە بڕاستی بەلسەمەکنش دەرمانکردنا برینێت ئێزیدیان نەخاسمایت ڕزگار بوویت دەستێ داعش ڕە ئەملوێ باوەریێنە هەر پێشنیارەکە خزمەتە کەس و کارێت قوربانیان یان ڕزگار بوویت دەستێ داعش بێ و بێتە پێشکەشکردنش بۆ جەنابێوی پێی ئیمکانیاتێت بەردەستە ملوێ باوەریێنە بێ هیچ دوو دلیوێ ئیمزایل سەرکە و ڕەزامەندیل سەردا لۆما بڕاستی ئەمە پشتەوانی و هاریکاریە جەنابێ سەرۆک وەزیران گەشتبینن و ئینشاءالله حکوومەتە هەرێما کوردستانی وێ گاوێت خورتر الڤیالیدا ئاڤیژێ ji bo xizmeta hemû pêk hatê Kurdistanê û ji wan jî pêk hatê êzîdî. Spasiyat dikim kekê Saîd Cerdû ji Baadrê li gel me.